ضلالة وكل ضلالة في النار. لحديثك صحيح مسلم داهاتوا خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم چەند دوعایەکی دەکرد. ئەم دوعایانە سنەتە ئینسان فێری بێت. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دوعای دەکرد دەیفەرموو اللهم أصلح لي ديني الذي هو عصمة أمري. خوایگیان دینداری و خواپەرستیم بۆ چاک بکە، چونکە دین هۆکاری پاراستنی منە، هۆکاری پاراستنی کۆمەڵگایە لە غەش، لە خیانەت، لە زوڵم، لە دزی، لە گەندەڵی. چونکە ئەگەر دین نەبوو وڵات سفر دەبێتەوە. لەوانەیە کەسێکی دڵنەخۆش، کەسێکی بێئاگا لە ئیسلام بڵێ ئەو نیە وڵاتە غەربیەکان وانییە. وڵاتە غەربیەکان ئەگەر یەک ڕۆژێ قانونیان نەبێ، تەنها لە ترسی غرامە نەبێت، سوێن بەخوا ئەو غابەتی لێ دێت. غرامە ویانی لێ کردووە. جەنابەت لە دە شوێن کامیرە هەبێ، لە هەر دە شوێنەکە سیارەکەت خاو ناکەیتەوە. لەبەر چی خاوێکەیتەوە؟ لەبەر ئەوەی غرامە نەکرێ. ئەوان غرامە ویانی لێ کردو هەندێک شتێک ناوێرن بیکەن، نەک ئەوەی کە کەسێکی شەریف و چاکن خۆیان لە ئەسڵا. بۆیە دین خەڵکی دەپارێزێ، نەک بێدینی. دین هۆکارە بۆی کە من غەش نەکەم. کاتێک کە هابیل قابیلی برای دەڵێ دەتکوژم، دەڵێ ئەگەر دەستیشم بۆ درێژکەی من دەست بۆ درێژ ناکەم، بیشم کوژی من ناتکوژم، چونکە من لە خوا ترسم. بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله عليه وسلم خوایە دینەکەم بپارێزی، دینداریم بپارێزی کە هۆکارە بۆ پاراستنی من لە هەموو خراپەیەک. کاتێک ئینسان لە خوا ترسا زینا ناکە، خەڵکی ناکوژێ، خۆی ناکوژێ، دزی ناکە، خیانەت ناکە، ئەو کاتە دەبێتە پارێزەرێک بۆی ئەو دینە. زۆر خۆشە ئینسان لە ترسی خوا وازە شتێک بێنێ، نەک لە ترسی غرامە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم دوعا بە دین دەستی پێ کرد، چونکە ئەساسەکە دینەکەیە. دینی ئیسلام دینی ئاشتەواییە، دینی ڕێز و حورمەتە، دینی خزمەتە. هەر کەسێکیش دژایەتی بکە، خوای گەورە دەفەرمێت لە قیامەت خەسارەتمەندە، دۆڕاوە. جا ئەو کەسە دۆڕاوە کە پەیڕەوی بەرنامەی غەرق بکا و دژایەتی ئاینی پیرۆزی ئیسلام کە. کاتێک کە ئیسلام حکمی کرد، ئیسلامی ڕاستەقینە، نەک دروستکراوەکانی وڵاتە غەربەکان، نەک تیرۆریستەکان، ئیسلامی ڕاستەقینە. ئەگەر حکم بکە کۆمەڵگا لەو پەڕی بەختەوەریاشی، هیچ وڵاتێکی غەریبی پیان ناگات. چونکە ئیسلام دایناوە ئەڵێ ئەگەر تۆ پارەت هەبوو لە 102.5 بۆ فەقیرە. بەڵام لە وڵاتەکان 102.5 130 135 133 ئەوەنەت لێ ئەسێنی هێشتا تۆ مەتحی ئەوروپاکەی. ئیسلام 102.5 داناوە، ئەوان 130 بەرەو ژووریان داناوە غرامە. بەڵام هێشتا تۆ دەڵێ ئەوان قانونەکەیان تاوترە. ئیسلام تەواوە، ئیسلام ڕێزی لە مرۆڤ گرتووە، بەڵام ئیسلامی ڕاستەقینە، نەک تیرۆریستەکان. ئیمامی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هات بۆ وڵاتی شام. ئیمامی ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح کە یەکێکە لەو دەنەفەری مزگەینی بەهەشتی پێدراوە، ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت. ئیمامی عومەر پرسیاری کرد ئەبوو عوبەیدەم بۆ بانکەن. بانگیان کرد و چوو بۆ ماڵیان. کاتێک کە ڕۆشت بۆ ماڵیان، تەماشای کرد پیاوێکە سەرکردەیە، دەسەڵاتدارە، ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ. ئیمامی ئەبوو عوبەیدە تەنها لە ماڵەکەیە شمشێرێک هەڵواسراوە لەگەڵ درعێکە، چۆن ڕێ قەڵغانێک. تەماشاشی کرد کیسەیەک ئێتۆزێ جۆی تایە جۆ، کیسەیەکت کەمێک جۆی تایە جۆ. فەرمووی ئەی ئەبوو عوبەیدە دعوەتم کە. ئەویش گەڕا لە ماڵەکەیدا، تەماشا کرد یەک پارچە نانی ڕقی دۆزیەوە. فەرمووی ئیمامی عومەر فەرموو ئەوە ئیسلامە؟ بەڵێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی ئەمە خواردنی تۆیە؟ ئەی ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح، ئەی سەرکردەی موسڵمانان. فەرمووی ئەی ئیمامی عومەر خەم مەخۆ، دنیا چەند کاتێکی کەم و کۆتایی پێدێ بەجێی دەهێڵی. گرنگ ئەوەی خوا لێمان ڕازی بێت.
ئەوە کێشە نیە من نانی ڕق دەخۆم یانی نانی ڕق ئەدەم بە میوانێک. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر گریا. ئەمە سەرکردەی موسڵمانانە، مزگەنی بەهەشتی بێدراوە. ئەوە حاڵەکەیەتی لە ماڵەکەیدا تۆزێت جۆ هەیە، تۆ ئاو ئەخوا لەگەڵ نانی ڕقدا، مسلمانەکانیش هەمویان تێرن. دەستی کرد بە گریان، زۆر گریا، فەرمووی ئەی ئەبوو عوبەیدە. کی ئەڵێ؟ ئیمامی عومەر. من و تۆی نەکبەت و ئیمان زەعیفە بێ چی بڵێ؟ فەرمووی ئەی ئەبوو عوبەیدە، بەخوا دنیا هەمومانی گۆڕی، بەس تۆی نەگۆڕی. دنیا هەمومانی گۆڕی، بەس تۆی نەگۆڕیوە. دنیا زاڵ نەبوو بەسەر تۆدا. بەخوا ئیمامی عومەر گیان، تۆ نەگۆڕای، بەخوا ئەوەی ئێمەین گۆڕاوین، ئەوە ئێمەین دنیا کاریگەری تاوی بەسەرمانەوە هەیە، ئەوە ئێمەین قیامەتمان لەبیر چۆتەوە، ئەوە ئێمەین کاتێک کە کەسێک زوڵمی لێ ئەکری ئەڵێن هەڵیگرە بۆ قیامەت، ئەڵێ چی لە قیامەت بکەم؟ ئەوە دۆڕاوەکانن، منافقەکانن، ئەوانە گۆڕاون. چی لە قیامەت بکەم؟ من لە دنیا تۆڵی خۆمەوەیە. ئەمە باوەڕ نەبوونە بە قیامەت، ئەمە گرنگی نەدانە بە قیامەت، ئەمە حساب نەکردنە بۆ قیامەت. خۆیە ئەو دینەم بپارێزی کە پاراستنی من ژیانی دنیا و قیامەتم پەیوەستە بە پاراستنی دینەکەمەوە. ئەوە دوعای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم کە دین حکمی کرد خەڵکی لە خۆشی و شادیە ئەبێت. دوعای دوم پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم: وأصلح لي دنياي التي فيها معاشي. خوایە ژیانی دنیام بۆ چاک بکەی، ئەم دنیایی کە من تێیدا دەژیم بۆم چاک بکەی، چونکە من لە دنیادا دەژیم، ژیانی من لە دنیادایە. دروستە ئینسان دوعاکە بڵێ ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. خوایە لە دنیا چاکەم بەرێ، ماڵم بەرێ، ژیانی خۆشم بەرێ، لە قیامەتیش بە هەمان شێوە. خوایە ئەو دنیای کە تێیدا دەژیم، ژیانی منی تێدایە، ئەو دنیایم بۆ چاک بکەی. ئەزانی ئێمە کێشەکەمان لە چیدایە؟ لەوانێ زۆرێکمان عەقڵمان پیا نەشکابێ یا بیرمان لێ نەکرد بێتەوە. ئێمە هەموو کاتێ دوعا دەکەن ئەڵێ خوایە فڵان و فڵان و فڵان لە ناوبەری. ئەمە دوعاوە ناکرێت، ئەمە کیفایەت نییە. بەڵکو بڵێ خوایە دنیامان بۆ چاک بکە، چونکە ڕۆژێک بوو دەمانوە بەس بەعث بڕوخێ، ئیتر دنیا بێتە ماسی مەیوو بوو، بەخوا هەزاری ترش بڕوخێ، هەر دنیا هەروابێ. ئەمە کە لەوە کە زاڵمترە بێ، ئەوە کە دێڵێ ڕەحمەت لە کفندس دوو لە ڕێبە ڕێستان. بۆیە مەڵێ خوایە فڵان و فڵان ناوبەری، ئەوەش بڕی خۆ احتیاجیە، بەس بڵێن خوایە دنیامان بۆ چاکەی. ئەوە گرنگە، چونکە زاڵم لە دوای زاڵم دێ، دز لە دوای دز، گەندەڵ لە دوای گەندەڵ دێ. خۆ عالەمێکە لە بازاڕەکاندایە کەسابەتەکە، هەر کەسابەتێک بێ لە بچووکترین شتا غەشەکە، ئەگەر ئەمە بیرێنەوت تێبێ بچی بکە، دڕندەترین مرۆڤ دەرەچێ، قەت تێر ناخوا. بە 250 غەشەکە ئەگەر دەفتەرە بلۆک و بلۆکە پارەیە بێ بچی بکاتەمە. بۆیە ئێمەمان نەڵێن خوایە، تەنها ئەوە نەڵێن خوایە فڵان کەس ناوبەری، دروستە خۆ دوعا بکەی بڵێ خوایە فڵان کەس ناوبەرە، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه و سلم خوایە ئەو ژیانی دنیایان بۆ چاکەی، ئەو دنیای کە تێیدا دەژین بۆمان چاکەی. ئەگەر چاک بوو دڵخۆشە بم، هەمومان دڵخۆش دەبین. ئەگەر دنیامان چاک بوو بەخۆشی بە ئارامی دەخەوین، بەخۆشی بە ئارامی دەسوڕێینەوە، بەخۆشی بە ئارامی عیبادەتی خوا دەکەین. خۆ خوا نەخواستا ئەگەر ئێستا تیارە قەسف کا، کێ دێ بۆ جومعە؟ کێ دێ بۆ جەماعەت؟ کێ دێ بۆ کەسابەت و بازاڕ؟ کەس نایە، کەس نابێرێ. قیمەتی چییە لە تیارە لە بانسەرتەوە قەسف کە و تۆ باران بکرێت و سێژەمە خواردنی شاز بخۆی؟ چ قیمەتێکی هەیە؟ بۆ ئێوە بڵێن، بەردەوام بڵێن خوایە دنیامان بۆ چاکەی. ئەگینا لە ناوچوونی فڵان و فڵان کۆتایی بە ژیانی ناخۆش نایە، چونکە زاڵم لە دوای زاڵم خوای گەورە دەفەرمێ یەک لە دوای یەک دێنەوەن. کەواتە بڵێ خوایە ئەم دنیایم بۆ چاک بکەی، بۆی ببێتە هۆکارێک بۆ چوونە بەهەشتم، بۆ ڕەزامەندی تۆ، چونکە بە ملیارەها کەس هەر لەم سەرزەویەتە ژیان ڕەحمەتی خوایان لێبێ، توانیان بەم ژیانە کورتە یا درێژە کە هەیان بوو، توانیان ڕەزامەندی خوا و بەهەشت بەدەست خۆیان بهێنن. بۆیە بەردەوام بڵێ خوایە دنیامان بۆ چاک بکەی. ئەو دوعای ئێمە بێ، خوایە ئەم دنیایمان بۆ چاکەی، خوایە ژیانمان و گوزەرانمان خۆشکەی، حاڵمان خۆشکەی.
ئەوە گرنگە. خوایە کەسی باشمان بۆ بنێری کە سەرکردایەتیمان بکات. ئەمە گرنگە. ئەی نابە لە ناوچوونی فڵان و فڵان کۆتایی بە کێشەکە نایە، چونکە هەر دەیەک لە دوای یەک بینیمان. ئەوەی تەمەنێکیانی بینیتان کوا کەسی باشتان بینی دەگمەنە، هەمووی خراپە، هەمووی خەمی گیرفانی خۆیەتی. بۆیە بەردەوام بڵێن خوایە دنیامان بۆ چاک بکەی. دروستە ئینسان دوعا بکە بڵێ خوایە لە دنیا شتی باشم پێبەخشە، خوایە ماڵم پێبەخشە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوعای بۆ ئیمامی ئەنەس کرد. ئەنەس کوڕی مالک لە صحیح بوخاری هاتووە، دایکی وتی دوعای خێری بۆ بکە. فەرمووی خوایە گیان ماڵی زۆر کە مناڵی زۆر کە. دوعای ماڵ و مناڵی بۆ کرد. دروستە تۆش دوعا بکەی، بەس ئەوەی کە گرنگە بڵێ خوایە گیان چی باشە لە ژیانە بۆمان چاکی، ئەم دنیایشمان بۆ چاکی، حاڵ و گوزەران و ژیانمان خۆشکی. ئەوە گرنگە ئینشاءالله. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو لە دوعاکانیدا وأصلح لي آخرتي التي إليها معادي. یەکەم جار خوایە دینەکەم چاکە، دینداریم بۆ چاکە. ئەم خوایە دنیام بۆ چاکە کە تێیدا دەژیم. سێیەم خوایە قیامەتم چاکە، ئەو قیامەتەی کە گەڕانەوەی من بۆ ئەو قیامەتەیە. چاکبوونی قیامەت بە دوو شتە بێ. بێگومان بەوەی کە ئینسان بڕواتە بەهەشتەوە، خوا لەو کەسانەمان بگێڕێ و لە ئاگری دۆزەخیش ڕزگاری بێ. فمن زحزح عن النار وأدخل الجنة فقد فاز. خوای گەورە دەفەرمێ ئەو کەسەی بڕواتە بەهەشتەوە و لە ئاگریش ڕزگاری بێ، ئەوە سەرکەوتووە، ئەوە براوەیە. کەواتە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خوایە ئەو قیامەتم بۆ چاکەی کە گەڕانەوەی من بۆ ئەو قیامەتەیە. بۆیە دوعا بکە بەردەوام بڵێ خوایە قیامەتم باشکەی. دنیا هیچ نییە، قیمەتی نییە. کوا باوکمان، کوا باپیرەمان، کوا کەس و کارمان، هەموویان ڕۆشتن چوونە ناو خۆڵێک و تەواو. بەڵام ئەوەی کە گرنگە چیان لەگەڵ خۆیان نابرد. ئایا توانیان بەم ژیانەی دنیا خوا لە خۆیان ڕازیکەن؟ ئایا توانیان بەم ژیانەی دنیا بەهەشت بۆ خۆیان بەدەست بهێنن؟ ئێمەش بە هەمان شێوە. کەواتە بەردەوام دوعا بکەین بڵێن خوایە گیان قیامەتمان بۆ چاکەی، ئەو قیامەتێک کە بۆی دەگەڕێینەوە. چونکە مردن کۆتایی نییە، مردن سەرەتایی ڕۆشتنی تۆیە بۆ قیامەت. مردن سەرەتای ژیانی تۆیە بۆ ژیانێکی ئەبەدی و بێبڕان و بێبچڕان بێ کۆتایی. کەواتە بە مردن کۆتایی بە هەموو شتێک نایە، بەڵکو سەرەتای ژیانی قیامەتە. ئەوە زیارەتێکە، ناو گۆڕستان زیارەتە، سەردان نییە، شوێنی مانەوەی یەکجاریمان نییە، شوێنی مانەوەی یەکجاری بەهەشت و دۆزەخە. خوا بمان پارێزێ لە دۆزەخ. کەواتە دوعا بکە بەردەوام بڵێ خوایە قیامەتم باشکەی، خوایە لەو کەسانم حساب بکەی کە لە پردی سیرات تێئەپەڕن، لە محاسبەی تۆ ڕزگاریان دەبێ. دوعا بکە، بەس تەنیا دوعا بۆ دنیا مەکە، قیامەتیش لەبیر نەچێ، چونکە دڵنیا بە هەر دەگەڕێیتەوە. خۆتی بۆ ئامادەکەی، بۆ ئامادەنەکەی گەڕانەوە مسەوگەرە. بۆیە دوعا بکە بڵێ خوایە قیامەتم چاکەی، ئەو قیامەتەی کە بەختەوەری و بەدبەختی من و تۆ پەیوەستە بە قیامەتە. کەواتە ئاگادار بە ئەو کەسانە بەختەوەرن لە قیامەت لەگەڵ پێغەمبەران و شەهیدەکانە سەلامی خوایان لەسەر بێ دەڕۆنە بەهەشتەوە. وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا. ئەوە بەختەوەریە، ئەوە براوەی قیامەتە کە پێشوازیت لێ بکرێ، پۆل پۆل بڕۆن بۆ بەهەشت، دەستی یەکتری بگری لەگەڵ کەس و کارە خۆشەویستەکان و خۆتە لەگەڵ ئەهلی بەهەشتا بڕۆی بۆ بەهەشت. ئەوە بەختەوەریە. هینا ژیان هیچ نییە، بخوا قیمەتی نییە. ئەگە بیری لە بکەیتەوە تووری قوڕاوی نایەنێ، فرسێ نایەنێ. بۆیە ئینشاءڵڵا بیکەینە هۆکارێک ئەم ژیانە و ئەم تەمەنەمان هەمانە بۆ بەختەوەری دنیا و قیامەتمان ئینشاءڵڵا. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بیت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم چوارم دوعای دەیفەرموو واجعل الحياة زيادة لي في كل خير. خوای گیان ئەم ژیانم کە هەمە لە دنیادا ئەم تەمەنە بڕستەی کە بزانە علەما گەورەکان تەمەنیان چەندێک بوو؟ ئیمامی شافعی بوخاری کێ تەمەنێکی کورتیان نەبوو،
لە تەمەنی ئەومام حاجیان کە ناوی معنای ئەڵڵاهو ئەکبەر نازانێ، نەچوونە 70-80 ساڵیش. لە قیامەت لە خۆمەوە تا ئاخر نەفەرتان ئەوانەشی کە گوێیان لێمانە ئەبێ لای خوا چیمان بەسەرا بێ لە کاتێکا زۆربەمان ئێستا یەک بە یەک ئەلۆ دەرگایە بۆسم بانتاکەم وەرە تەحیاتم بۆ شەرحکەن بەو خوایە دەگمەن خەڵکە زانێ معنای تەحیات چییە. تەحیات ئەی خوێنی ڕۆژانە معنای چییە؟ بەخوا نازان. ئەی بۆ خۆت فێر ناکەی؟ ژیان بۆ تۆ چاکە. پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خوایە ئەم دنیایە ئەم ژیانەی کە هەمە ئەم تەمەنەی کە هەمە ببێتە هۆکارێک بۆ زیادبوونی چاکەکانم بۆ هەموو خێرێک بیکەیتە هۆکارێک بۆی خێر زیادکەم بۆ قیامەتی خۆم. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی کەسێک باشترین کەسە؟ فەرمووی خەیروکم من طال عمره وحسن عمله. باشترین کەسە و کەسەیە تەمەنی درێژ بێ خوای گەورە بیداتێ و کردەوەکانیشی چاک بێ. خراپترین کەسیش ئەو کەسەیە تەمەنی درێژ بێ و شەڕەکانی زۆر بێ. بۆیە دوعاکە بڵێ خوایە ئەم ژیان و تەمەنە بکەیتە هۆکارێک بۆی هەموو ڕۆژێ خێر و چاکە زیادکەم بۆ قیامەتی خۆم. لە سەردەمی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا هاتووە لە صحیحە دەفەرمێت دوو پیاو مسلمان بوون. ئەم دوو پیاوەیەکێکیان شەهید بوو، کوژرا لە پێناو خوادا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. و ئەفەرمی ئەوە کەشیان ساڵێک مایەوە دوای ساڵێک وەفاتی کرد لەسەر جێگا مرد. دوو مسلمان دوو برادر مسلمان بوون، یەکیان دوای کە مسلمان بوو غەزایە کاتە پێشەوە شەهید بوو. برادەرەکەی مایەوە ساڵێک دوای ساڵێک ئەویش وەفاتی کرد، بەس ئەو شەهید نەبوو نەکوژرا. سەیری تەمەن چەندێک گرنگە بۆ ئینسانی ئیماندار، بۆ ئینسانە ڕوو لە خوا بێ، نەک بۆ ئینسانی خەری دنیایە، نەک بۆ پارە خۆرەکان، نەک بۆ ئەوانەی خەم و خەفەتیان تەنها گیرفان پڕکردنە، بۆ ئەوانەی کە بۆ خوا دەژی. ئیمامی تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵاه ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ بەهەشتم پیشان درا، بەهەشتم پیشان درا. یاخوا پیرۆستان بێ ئەی هاوەڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەخوا بەهەشت قابیلی خۆتان بوو، هەر لە دنیادا خوا بەهەشتی پێشانتاندا، بەهەشتم پیشان درا. هەردوو پیاوەکەم بینی ئەو دوو مسلمانێکیان شەهید بووە، یەکێکیشان دوای ساڵێک وەفاتی کردووە مردووە. بەڵام شتێ سەیرم بینی سبحان الله. ئیمامی تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵاه دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ بینیم ئەو کەسەی کە ساڵێک تەمەنی زیاتر بوو مرد لەسەر جێگا لە پێش شەهیدەکە چووە بەهەشتەوە. پێش شەهیدەکە زۆر بەلام مەسەی شتێکی سەرسوڕهێنەر بوو. حەدیث صحیحە. بەیانی هاتم بۆ خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵڵا شتێکی سەیرم لە خەوا بینیوە، حاڵ و مەسەلەیەکی ئەوان بینیوە، سەرم سوڕماوە، ئەو شەهید بوو لە پێناو خوا کوژرا، ئەم لەسەر جێگا مرد، بەڵام ئەم لە پێش شەهیدەکە چۆ بەهەشتەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم بەلاتەوە عەجایب نەبێ ئەو شتە. شەهیدی خوا بە نسیبمانی کە لە پێناو خۆیدا نیعمەتێکی زۆر گەورەیە، بەڵام تەمەن درێژی زۆر گرنگترە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم باشە ئەم پیاوەی کە تۆ باسی دەکەی کە دوای ساڵێک مرد، مانگی ڕەمەزانێکی تری نەک لە ئەو شەهیدەکە نەیگرت، ئەم گرتی، مانگی ڕەمەزانی گرت. ئەی نازانی ئەم ساڵە ژیا یەک ساڵێک تەمەن نوێژی کرد 6205 نوێژی فەرزی کرد بۆ کەسانی کە نوێژ بەیانیەکەن و نوێژەکانیان بەردەوامە. ئەی نازانی 6205 نوێژ ئەوەندە ڕکات نوێژ زیادەی کردووە، بۆیە بەلاتەوە سەیر نەبێ ئەم ئینسانە ساڵێک زیاتر ژیا لە پێش شەهیدەکە چووە بەهەشتەوە. ئەوە گرنگە تەمەن ببێتە خێر و بەرەکەتی بۆ قیامەتت، نەک ئەوانەی کە نوێژەکەن و چوار ناکەن، ئەوانە نا، ئەوانەی کە بەڕاستی بۆ خواژین. ئیمامی سعیدی کوڕی جوبەر ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێت هەموو ڕۆژێک کە ئینسانی ئیماندار تێیدا دەژی، هەموو ڕۆژێک کە خوا تەمەنێکت پێدا غەنیمە و دەستکەوتێکە لە دەست خۆتی مەدە. ئیمامی عەتای ئەزرەق ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ ئەو کەسە ژیانی دەوێ هەموو ڕۆژێ خێر و چاکە زیادەکە بۆ قیامەتی خۆی، بەڵام ئینسانێک کە شەو ڕۆژ خەریکە گوناه و تاوانە شەڕ و خراپە بۆ قیامەتی زیادەکە، ژیان چی نرخ و قیمەتێکی بۆ ئینسانە هەیە؟
ژیان چ قیمەتێکیە بۆ دژایەتیکردنی دینی خوا بەکاری بێنی؟ ژیان چ قیمەتێکیە بۆ زینا و بەدڕەوشتی بەکاری بێنی؟ ژیان چ قیمەتێکی هەیە بۆ دوور لە خوای بەکاری بێنی؟ ژیان چ قیمەتێکیە بۆ غەش و خیانەت و دزی فێڵکردن بەکاری بێنی؟ ئەو کاتە ژیان چاکە کە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم ژیانی دنیا ئەم تەمەنە بکەی بە خێر و بەرەکەتی و قیامەتم ڕۆژانە خێر و چاکە زیاد کەم بۆ ئەو کەسە ژیان قیمەت و نرخی هەیە کە لە دنیادا ڕۆژ بە ڕۆژ بەرەو قیامەت باشتر دەڕوات. ئەمە دوعای پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم. لە کۆتایی دوعاکەدا پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم واجعل الموت راحة لي من كل شر. ئەم پێنج دوعایە زۆر گرنگە. خوایان مردن بکەیتە مایەی ئیسراحەت و حەوانەوەی من لە هەموو شەڕ و خراپەیەک. واتە بە مردنم لە هەموو شەڕ و خراپە و ناخۆشی و دەرد و بەڵایەک بە دوور بم، چونکە هەیە بە مردنی هەموو بەڵاکان ڕووی تێکات، وەکو بێدینەکان و منافقەکان و خراپەکارەکان. خوایگان مردن بکەیتە سەرەتای خۆشی ژیانم. هەر ئەوەندەی کە ئینسان مرد ئەگەر بەهەشتی بێ لە دوای جوابدانەوەی مەلایکەکان پێغەمبەری خوازان ساڵسەم چیە فەرمێ؟ خوا لەو کەسانەمان بگێڕێ. ئەمەیە ئیسراحەت. ئەمەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم خوایە مردن بکەیتە مایەی ئیسراحەت بۆ من. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتی ئینسانی ئیماندار لە ناو گۆڕەکەیدا جوابی سێ پرسیارەکەی ناو گۆڕی دایەوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم دەبینێ قەبرەکەی زۆر فراوان دەبێت و هەتا چاو بڕکە. خوا لەو کەسانەمان بگێڕ یا ڕەبی. ڕۆژێکی زۆر ناخۆشە بەخوا. بێکەس نەدایک لەگەڵایە، نە باوک، نە برا، نە خوشک، نە خێزان، نە پیاو، نە کوڕ، نە کچ، نە خزم، کەس خۆت بەسە نەخۆتی. کە ئەوەنی جوابی مەلایکەت دایەوە الله پەروەردگارمە، ئیسلام دینمە، محەممەد پێغەمبەرمە صلی الله علیه وسلم. هەتەنیا سێ پرسیارە و سێ وەڵامە. خوای گەورە زمانمان فەسیح و پاراوکە یا رب العالمین بەڕەحمی خۆت. ئەینا ئێمە زۆر خراپین. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانە بەهەشتیە کە جوابی مەلایکەی داوەتەوە نەجاتی بووە، ڕزگاری بووە. دەڵێت خوا وازم لێ بێنن با بگەڕێم و بەناو کەسوکارەکەی خۆم مزگەنیان پێ بدەم کە خوا لە من ڕازی بووە. با توخوا بڕۆمە بۆ دنیا پێیان بڵێم من ڕزگارم بوو. دوای چەند دەقەیەک لە ئەوەی کە گۆڕەکە شاردووتەتەوە بەخوا هێشتا تۆ نەگەشتێتە ماڵ. ئەمە مردووەکە ئاوا دەڵێ بە چی مردووە؟ مردووە کە بۆ خوا ژیاوە هەتا ڕۆژەی مرد. پێ دەڵێن دانیش گەڕانەوە نییە، هیچ کەسێک ناگەڕێتەوە، بەس تەنها ئەگەڕێمەوە مزگێنی بە کەسوکار مەدەم و ئەگەڕێم بۆ جێی خۆم. دنیام بۆ چییە؟ دنیا چییە؟ هەموو ژیانی دنیا هەچەنێ خۆش بێ یەک چرکەی بەهەشت نایەنێ بەخوا. بۆیە پێغەمبەری خوا دەیفەرموو صلی الله علیه وسلم خوایە مردن بکەیتە هۆکاری ئیسراحەتی من، حەوانەوەی من، خۆشبەختی من، لە هەموو شەڕ و خراپەیەک بە مردنم ڕزگارم بێ. دەی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی ئیماندار یەستەریح من نەصەبی الدنیا کە مرد لە هەموو ناخۆشی و خەم و خەفەت و ناڕەحەتیەکانی دنیا ڕزگاری دەبێ. کەواتە مردن ئەگەر بۆ کەسێک ئیماندار و خواناس بێ سەرەتای هەموو خۆشیەک. خوا لەو کەسانەمان بەگێڕێ یا رب العالمین. ئینسانی موسڵمان ئاگادار بێت لەم دنیایە کە دەرەچیت هەموو کەسێک کە لەم دنیای دەرئەچێ یا لە سجن ڕزگاری دەبێ، سجنی دنیا و خەم و خەفەت و کێشە و مەشاکیل، یا دەڕواتە ناو سجنەوە. لەم دووشتە دەرناچێ. یا مزگەنی بەهەشتت پێدرێ یا مزگەنی دۆزەخ. یا قەبرەکەت فراوان دەبێتەوە یا تەسک دەبێتەوە. یا دەبێتە باخێک لە باخەکانی بەهەشت یا دەبێتە چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ. بە مردن خۆشی و ناخۆشیەکان دەست پێکات. جا بۆیە ژیانی خۆت ناخۆش مەکە، چونکە کەس فریات ناکەوێ. بانشانت هەمووی نەجم و داڵ بێ بەخوا هەمووی فڕێدرێ. بەخوا لەو پەڕی مەسئولیات بی کورسەکەت یەکی تر چێتە بانی. بەخوا دەوڵەمەند بی مناڵەکانت بکوساوەکانت میراتەکەتە خۆن. کەواتە ئەوەی کە بەکەڵ کە دێ بۆ ناو گۆڕەکەت فریای خۆت کەوە.
ئینسانی مسلمان پێغەمبەری خوا فەرمێ سازم ئیسراحەتەکە و ئەحەوێتەوە لە دنیا لە کێشەی دنیا ڕزگاری دەبێت. ئیمامی مەسروق کە زانایەکی گەورەی تابعینە دەفەرمێ خۆزگە و ئاوات بە هیچ کەسێک ناخوازم، واللهی لە ژیانمدا خۆزگەم بە هیچ کەسێک نەخواستووە، ئاوات بە هیچ کەسێک ناخوازم ئیلا بە یەک کەس نەبێ. ئەزانی کێ ئەو کەسە؟ ئەو کەسەی لە ناو گۆڕەکەی خۆیدایە لە عەزابی خوا ئەمینە، پێی وتراوە فڵان کەس مەترسە خوا لە تۆ تووڕە نییە، واللهی تەنها ئاوات بەو کەسە دەخوازم، خۆزگە بەو کەسە دەخوازم کە لە دنیادا خوای ناسی و مرد لە ناو گۆڕەکەیدا هیچ ترسێکی نییە و لە ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەتی دنیا ڕزگاری بۆ لە ناو گۆڕێکی خۆشدایە و ڕۆحی لە بەهەشتا شادە. ئێستا بە ملیۆنەها و ملیارەها مسلمان و ئیماندار هەیە لە پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکان سەلام و ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ، هەموویان ڕۆحیان لە بەهەشتایە لە ناو دار و باخەکانی بەهەشتاین. ئێمە ئیمان زەعیفی خوا ئەزانە چیمان بەسەرا دێ، بۆیە دوعا بکەین خوا چاکی کە دنیا و قیامەتمان بۆی بگەین بەوان خۆشبەخت بین، بەختەوەر بین، براوە بین، بۆ ئەم دوعانەتان لەبیر نەچێ هیچ کاتێک ئینشاء الله. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير عن كدوه خوايا جان أواني نخوش الشفاء عندي أواني من ضال يعني من ضالي باش وصالح يعني بيبخشي أواني شي من ضال يعني من ضال كان يعني شاكي خوايا جان لوتي ملحدة كانوا بيدينا كان بشكيني أواني كدجي تودا وسط خوايا لدنيا لقيامتي الرسوان بك يا رب العالمين. خوايا جان هي مني وآرامي ولات من بباري يزي خوايا جان أو كساني كظلم اللي كانوا توباران من دكن يا ربي خوايا بقوري وعظمته ده صلاتي خود لنا يان برا خوايا سكر رسوای دنيا وقيامتي يان بك أو كخلقي بيتاوان دكوجن يا ربي خوايا بشتيان بشكينا خوايا جان هر کسی ظلم اللي دكا لمي لتشو ساوا ظلم دكا خوايا جان بقوري خود بشتي بشكينو لناوي بروكو ديكتاتور كانوا ظالم كاني بيشو. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.